سڵاوتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرتەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە وزەی کارەبا دەکەین یاخود پێدانی کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان. ئایا چی بکرێت بۆ ئەوەی سوودمەند بین لە پێدانی وزەی کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان؟ لە دیارە نمونەیەکمان هەیە تایبەتە بە ئەم پرسە کە بەهۆی ساردبوونی کەشوهەوای هەرێمی کوردستانەوە لە ئێستادا پێدانی کارەبای نیشتیمانی بە ماڵان لە نێوان 19 بۆ 20 سەعاتدایە و بەڕێوەبەری کۆنتڕۆڵ و گەیاندنی کارەبای سلێمانیش پێشبینی کەمبوونەوەی زیاتری پێدانی کارەبا بە ماڵان دەکات. ئەندازیار یاسین حەسەن بەڕێوەبەری کۆنتڕۆڵ و گەیاندنی کارەبای سلێمانی ئەوەی ڕاگەیاندووە کە لە سەرەتای ئەم مانگەوە ئەوەیان ڕاگەیاند کە پێدانی کارەبای نیشتیمانی بە ماڵان لە نێوان 20 بۆ 21 سەعاتدا دەبێت و 4 سەعاتیش بۆ مۆریدە ئەهلیەکان دانرا. بەڵام بەهۆی ساردبوونی کەشوهەوا و زۆربوونی خواست لەسەر بەکارهێنانی لە ئێستادا پێدانی کارەبا لە نێوان 19 بۆ 20 سەعاتدایە. هەروەها ڕاشی گەاندووە ئەگەر کەشوهەوا زیاتر سارد بێت لە مانگی 1 و 2 ساڵی داهاتوودا پێشبینی دەکەن بڕانی کارەبا زیاتر بێت، ئەمەش بەهۆی ئەوەی خواست لە سەری زیاد دەبێت. یاسین حەسەن و تووشەتی کە لە هەندێک ناوچەی شار و دەرەوەی شار کێشەی بارزۆریان هەیە بۆ وێنە فیدەری هەشتا کە گەڕکەکانی قەرگە و ئیبراهیم ئەحمەد دەگرێتەوە لە سلێمانی شەوانە محەویلەی لێ دەگوژێنرێتەوە و کارەبایان نابێت. ئەوەشی باس کردووە کە زۆر جار دەرچوونی یەکەکان دەبنە هۆی کەمبوونەوەی پێدانی کارەبا. ڕوونیشی کردوێتەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکەیەک لە وێزگەی چۆنچەماڵی غازی ڕاگیرە، ئەمەش بۆ هۆی کەمبوونەوەی وزەی کارەبا. بەڕێزان ئەوەی کە باس دەکرێت لە چەندین ساڵە لە هەرێمی کوردستاندا ئەوەیە کە ئەم کێشێتە ئێستا چارەسەر نەکراوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا یەکێک لەو ڕەخنانەی کە دەگیرێت لە هاوڵاتیان ئەوەیە کە بە شێوەیەکی زیادەڕۆیی کارەبای نیشتیمانی بەکاردێنن. ئەمەش کاریگەریکی خراپی کردوتە سەر ئەوەی کە کارەبای نیشتیمانی یاخود پێدانی کارەبای نیشتیمانی کەم بێتەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیە و ئەم تەورەی کە خۆتان قسەی لەسەرەکەن زیاتر پێشنیازەکان چۆن بن بۆ ئەوەی تێگەیشتێکی نوێ هەرچەنە ئەگەر ئامۆژگارەکان نوێ نین، بەڵام تێگەشتێکی نوێمان هەبێ بۆ ئەوەی چۆنێتی بەکارهێنانی کارەبای نیشتیمانی و چۆن وا بکەین کە هاوڵاتیانی تری سوودمەند بن لە کارەبای نیشتیمانی لە کاتێکدا ئەمەکە تا ئێستا وەک باز دەکرێت هۆشیاری هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە ئاستێکی خراپدا بەرامبەر بە بەکارهێنانی وزەی کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان. وەکو هەموو ڕۆژێک جیا لە پەیوەندەکانتان لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەناوشانی facebook.com/نالێتیڤی دەتوان ڕاوتی ببین سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ کەم پەیوەندیمان ئارام لە حاجیاوە فەرموو کاگارام. باشی بەڕێزم، زۆر سپاس کاگارام فەرموو. بەڕێزم وەڵایم دەبێت لەسەر پێشمەرگە و ناوچەداڕاوەکان قسە بکەم. زۆر بە کورتی کاگارام بۆی بچینە سەر تەوەرەکە. هەڵایم وەک پێشمەرگەیەک ئامادەنجانی خۆ فیدایکەم بکەکە بابیشم پێشمەرگەیەکی دێرینە کە هەیژ ئامادەیە ساز بێتە بەرەنگەکانی جەنگ و ئامادەیە بەرامبەر سوپای چیشە بکەین بەرامبەر دیزلا. هیوادارم هەموو کوردێکی جوان بێت بەڕاستی حرە بخۆنێ خۆت لەبەری دابشێنین و هەموو دەمێنمە پێشمەرگە دایمە لە پێشەوەکانی جەنگ و تا ئێستاش ببینیەوە پێشمەرگەکانە کوردستان ئازادی کردنەوەی تر سوپاس. سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە چۆنچەماڵەوە فەرموو کاک عەلی. سلام علیکم قوربانکێنم کاتەتان باش. زۆر سپاس دەکەین کاک عەلی فەرموو. سپاس کاک. بەڵێ کاک عەلی. زۆر سپاس کاک سوار دەستخۆشیمان ماوەکەم لێ دەکەم کاک سوارگیان. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک عەلی. تەوەرەکان لەگەی خۆیان تا داواکەم لە هەموو هاوڵاتیان کە تەلەفۆنەکان ماسی هیچ فیز و ماسی هیچ کەسێک دەکەن جگە لەو تەوەری کە جەنابتان تەعشیرتان کردووە. هیواداری وا بێت کاک عەلی. من خۆش داواکانم لە حکومەتی هەرێمی کوردستان چیتر ڕۆژی کارەبا بۆ هەموو سنوورەکان چاک بکات بە شێوەیەکی زۆر چاک لەبەرەوەی با هاوڵاتی کە ئەوڵامی دەستی مۆریدە ئاهلیەکان نەبێت. بەڵێ زۆر سپاس کاک سان بۆ خۆتم بۆ بەرداوەکەت و تەواوی سڵاوم بۆ هەموو کارمەندانەیە. زۆر سپاس دەکەین. سپاس بە ناوی هەموویانەوە دابان لە چوارخۆڕنەوە سڵاو لێ بێ فەرموو. کاک دابان لە چوارخۆڕنەوە. کاک شوان کاتت باش. زۆر سپاس کاک دابان هەموو کاتێکت باش. بەڵێ خۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەین. بەڵێ
سەبارەت بەو تەوەرەوە قسە ناکەم وەڵا سەبارەت بەومان گوتوانی هەولێر ئەو پۆلیسانە ئەو هاانێک کردووە بە حیساب ڕایدێکە ئەوها لە ئەکەمەندامانێک دەکە زۆر عیبە بۆوێ کەم ئەندامێک دەسەڵاتی منداڵێکی نییە ئەوها لە باوشیان کردو بە پێ شەشەکان توخوا ئەو ئینسانێتیە بەس با خۆیان بدینەوە بەس با خۆیان بدین چ بە خۆیان دەڵێن ئێستا ئەوها ها دە زۆر سپاس دەستخۆش بەرنامەکتان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هەڤاڵ لە ئاکرێوە فەرموو کاک هەڤاڵ الو مرحبا مەرحەبا کاک هەڤاڵ فەرموو باشیدا زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەوەتین زۆر سپاس کاک هەڤاڵ بەڵێ فەرموو سەبارەت گەرەوێ بەری وەزیر بێتن گەرەوەمە گەرەک چێ دەوی وەزیر هات گەرەوەمەش خۆپێوی یەوەکی تۆکڵۆی دەلێوەتی ئیجاردی سەردانیش کەن دەبێت پلانێت مەدە بۆ ساڵە 2013 ئایا ساڵە 2013 دی پلانێت تۆ هەبیت گەرەوەمەشی کەنیان نه بەڵێ سپاس برا زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک شاعلی دەڵێت بە بڕوای من تەنها پێویستمان بە هۆشیارکردنەوەیە گۆران ئازاد لە دانیمارکەوە دەستخۆشی لێکردوی سوپاسی دەکەین دەڵێت من پێم وایە دروستکردنی چەند کارگەیەک بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی ماڵان و سووتاندنی لەو کارگەیە هەروەها دەتوانرێت لەو کارگەیە ئاوی گەرم بەرهەم بهێنرێ بۆ ماڵان و لە هەمان کاتدا وزەی کارەبا بەرهەم دەهێنرێ علی لە سلێمانیەوە فەرموو کاک علی زۆر سپاس دەکەین کاک علی بەڵێ بەڵێ فەرموو ڕاستی من یەکەمەی گەڕێنەوە بۆ هاوڵات زۆر بێزەمیرە بەڕاستی ئەتوانم بڵێم دەمیر و ویژدان هەبێ لە سلێمانیا زۆر کەمە دەربارەی کارەبا یەک دووهەمیش بەڕاستی گەڕێن بۆ حکوومەت بەڕاستی کە مەجال نەدا ئەم هەمکەی خەینە سووری دەر حکوومەت لله ئەم حکومەتی دەرادەیەت ئەم شارەوە کاکوان باوەڕکە ماڵ هەیە چوار پێنجی تری داگستانەوە بیزەمە بێزەمیرانە یەت پارێژ کارباری بڵێ وەڵا زۆرم واتە وەڵا هیچم نییە وەڵی من باوەڕم بەوە نییە و هیوادارم هەرێکی لای خۆی داوات لە هاوڵاتانی هەموو شاری سلێمان یەکەم هەرێکی لای خۆی یەکشیشی تەر کارباکەی بژێنێتەوە یەک زیاتر نا باوەڕکە کارەبان نەک 20 ساعات 2 ساعت جێدرێت بەڵێ ئیتر هیوادارم بەڕاستی گوێ خەڵکەکە تۆزێ هوشیار بێتەوە و تۆزێ زەمیری بێ و خەڵکەکە بەڕاستی بێزەمیرانەکە ئەشار من 5 ساڵداری کارەبام زۆر ئەزانم بۆ معلوماتیشم لە دەکتۆر کارەبا هەیە وەڵی کەڵەم پێوەرم داوە لە کێبڵی ماڵان ساعتەکەی 40 ئەمپێرە باوەڕکە 45 ئەمپێر بە ساعتەکەی ڕۆیوە ئەمە ئەگەر بێزەمیری نەبێ بۆچی واکەن دووبارە داواکەم هاوڵاتەی شاری سلێمانی بۆ خۆیان بۆ حکوومەت نا یە حکوومەت نییە یەکشیشی ترەکان کەم بکەنەوە باوەڕکە کارەبامان زۆر باشە بێت کشتشمان نابێت بەڵێ سپاس بۆ کاک علی لە سلێمانی هەر لە سلێمانیەوە سامان لەگەڵماندایە فەرموو کاک سامان زۆر سپاس کاک سامان یەک لێ جەنابتانەکە بەڵێ فەرموو بۆیە ئەم بەرنامەتان نەکردای چارێ بۆ کاک سامان لەبەرەوەی جەنابی مەمسلات نەخۆشە لەسەرتان کردایە لەسەرتان کردایە خەبەر بەعاشی خێری بۆ کردایە یاخود دوێنەوەیەوە بەرنام لە کاتی هەواڵەکانی ساعت 8 وایە شتێکی باشتان بشانێن ڕستی کۆنی بشانێن ڕستی تازەی بشانێن ڕکلامی بۆ بکەنەوە ئەوە جوانێ بۆ کەناڵەکی ئێرانتی کە دەخوارد ماڵەکەی خۆیەوەتی داوەتان لێکم تۆزێت هێشتا مەمجەلە لە ژیانم بە دڵنیاشم لە ژیانی شارە بێنێت زەر بۆ خۆتان جوان بەرنامەکتان کردای باشتر وتا کێشەی کارەبا کێشەی کارەبا ناو خۆیە بەڵامە بۆ سەرکردێکی گەورەی ڕەنگە باش بکات کاک شتێ بکەن بەڵێ کاک سامان ڕکلام بکەن بۆ ڕسمەکان باش نییە ڕکلام بۆ ڕسمی جەنابی مەمجەلا باش نییە یەکدایە بەخێنەوە ئەو بۆ خۆت بۆ کەناڵێکی ئاوا جوان دەچوە خۆتان زمرتان هەیە با دانەبەدێت وشتی ئاوا کاک سامان نازانم دوێنێ بە پێی پێویست لە هەواڵەکاندا نارتی هەوڵیدا کە بتوانێت ڕووماڵکردنێکی بێلایەنانەشکە بۆ ئەو ڕووداوەوە لەگەڵ ئەوەشدا ئێمە ڕۆژانە باسمان لە ڕووداوە سیاسەکان لە کێشە سیاسەکان کردووە هەندێک لە هاوڵاتیان دوێنێ و پێرێش کاک سامان ئەگەر دەرفەتێکم پێ بدەیت گلەیان لەوە دەکرد کە ئێمە زۆربەی تەورەکانمان سیاسین و تەنانەت بەو شێوەیەش بوو کە دەڵێن
هەندێک تەوەر باسکەن کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە هەبێ وە پێت وانیە لە ئێستادا ئەم هەواڵایە خودت ئەم پرسە گرنگ بێ بۆ هاوڵاتیان لە کاتێکدا ئێمە دەرفەتمان داوە بۆ کەسانی کە پەیوەندی دەکەن باس لە هەر ڕووداوێکی تر هەر هەواڵێکی تر هەر بابەتێکی تر بکەن. ڕاستەکەی من کارباکەم من کارەبامم چییە کە مەسەر هەرگز دەگەم لە خۆت بەڵێ هیوادارم بەرنامەیە بکەن لەسەری بەس ڕیکلامیش مەکەن بۆ ڕەسمەکان داواتان لە یەکەم. مەبەستە چییە لەو ڕکلام کردە؟ من تێنەگەیشتم لەو تێبینیە. دوێنەشەوە هەواڵێک یەکەم هەواڵ کە داتان بەزان. بەڵێ. یەکەم هەواڵ سێ ڕەسمی تا داگرست سێ ڕەسم بە دوایەکە. بەڵێ بەڵێ. بەڵێ. یعنی ئەو پرسیارێکە بۆچی پرسیار لە تۆکە بۆ داتان کرد. بەڵێ. یعنی لە پێناویستی ئەوە بەس لەبەرەوەی جمهورەکە چۆتە باکردێت. هیوادارم سەرکەوتوو بن و زۆر سپاس کاک سامان ناچاریشین بەو شێوەیە بڵێن ئێمە لە ئێستادا سەرخاڵی ئەوەین کە بەرنمەیەکی دوکومنتی تایبەت بە سەرۆکۆماری عێراق ئامادە بکرێت لە ناوتیەوە پەخش دەکرێت. سپاس بۆ ڕەخنەکانیشت دڵشاد لە هەولێرەوە فەرموو کاک دڵشاد. ئەو کاتە زۆر بەڕێز زۆر سپاس کاک دڵشاد. بڕێژیان لە کارەبای هەولێر زۆر زانبووتە ترابلایی زان ڕۆژانە و پڕێ سعات 9 سعات هەیە لێر کوانە ڕە کارەبا بۆ کەرکووک و ئەو لای کەرکووک و چۆکەچی لە ناو هەولێرەوە کارەبایەکەی باش نییە. بەڵێ. وەک ترابلایەتی دێتە کارەبا لە ناو هەولێرە هەنیە لێر کوانڕا بۆ کەرکووکیان ناردووە کارەبا کەرکووک و ئەو جیری تووش فورمات و ئەوانە هەمووی فوو لە کەچی هەولێرەوە کارەبا باش نییە. بەڵێ کاک دڵشاد. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. سەنگەر لە سلێمانی فەرموو کاک سەنگەر. کاک سەنگەر لە سلێمانی وەڵە دیارە پەیوەندەکەی ئامادە نیە لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک. سەردەم سەردار دەڵێت بۆ ئەوەی سوودمەند بین دەبێت کارەباکە بەکار نهێنی لەبەر ئەوەی لای ئێمە دەبێت ئاگامان لەوە بێت گوڵۆپەکە سووتە چاکی بگۆڕین هەروەها پاشان هەندێکشی باس کردو کە تایبەتە بە ئەوەی کە غەسالە بسووتیان ئیش نەکات. عەدنان قادر دەڵێت قەدەغەکردنی ئەو ئامێرە گەرمکەرەوانەی کە کارەبای زۆر بە فیڕۆ دەدات هەروەها هۆشیاری خەڵک لە ڕێگەی ڕاگەیاندن و هەروەها لە ڕێگەی پەروەردەکردن و فێرکردنی منداڵان. بەڵێ پەیوەندیەکتر لەگەڵماندایە. بورهان لە شەقڵاوەوە فەرموو کاک بورهان. سلام علیکم. زۆر سپاس کاک بورهان فەرموو. دەستخۆشی بەیانەکەتەکەین. زۆر سپاس دەکەین. بەڵێ کاک بورهان فەرموو بەڵێ. سەبارەت بە تەوارەکەت دەستخۆشی ئەو بەرنامەکە وزیکەم. کارەبای بۆ باشێکم ناوێکی زۆرە کارەبا کاک بورهان بەباشی گوێمان لە دەنگت نییە؟ کاک بورهان ئەگەر پەیوەندی بە شوێنەکەەوە شوێنەکەت گۆڕی بەباشی گوێمان لە دەنگت نییە؟ بەداخۆ پەیوەندەکەی بچڕا دەچێن لای هاوکار لە هەڵەبجەوە. فەرموو کاک هاوکار. ئەم کاتە باش براتم. زۆر سپاس کاک هاوکار. فەرموو. دەستخۆشی بەرنامە زۆرێکم. زۆر سپاس دەکەین. بەڵێ. کاگە گیانوەڵایی بە نسبەت کارەباوە. بەڵێ. وەرەگەشتێکی جوانە بەڕاستی ئێستا کارەبا نییە حالێ. بەڵێ. بەڵام وەکو ئەوەی کاکسامان کە پەیوەندی کرد لە شاری سلێمانی ئێمەش پێمان خۆشە بەرنامەیەک دابەزێ بە ئەوەی سەرۆک کۆمار کە ئیراکێت. بەڵێ. ئیتر دەستخۆشی بەرنامە زۆر یەکەم بەڕاستی بەرنامەکان جوانە بەس حەزەکەم شتی جوانتر بخەیتە ڕوو بەڕاستی یەکی وەکو سەرۆک کۆمار کە ئێستا نەخۆشە باوکی کوردوایە حالێن ئەم کاتا مردنی ئەو پیاوە بەڕێزێت ئەم کاتا زەرەرێکی زۆر گەورەیە بۆ کورد. بەڵێ. دەستخۆشی لێگەم و زۆر سپاس. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرتۆری کۆمەڵاتی فەیسبوک. سەرخێڵ نەجا دەڵێت پێویستە ئەمپێری کارەبا بۆ ماڵان دابمرێت بە پێی ئەمپێر کارەبا بدرێت بە ماڵان هەروەها سامان RM دەڵێت ڕۆڵی کەرتی تایبەت زیاتر بکرێت بۆ باشترکردنی کارەبا. ئازاد لە ڕوانزەوە دەڵێت ئەم بودجەی حکوومەت بۆی تەرخان کردووە بە بەفیڕۆی نەدات و کێشەمان نابێت. کەمال لە چۆمچەماڵەوە فەرموو کاک کەمال. زۆر سپاس دەکەین کاک کەمال. وەڵایەتەوەرەکەتانە بەڵاستی تەوەرێکی زۆر جوانە زۆر شتێکی گونجاوە لە سەردەمی ئیمڕۆیە خەڵک بە کاتی کارەبایە بەڕاستی
تەوەرەکان زۆر جوان دەستخۆشیتان لێکەم زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بۆ تۆش. داواکارم لە بەڕێستان ئەگەر بتوان بەرنامەیەکی بکەن لەسەر تێشینەی خانوبەرە و سلفەی ئەقار. بەڵێ. ئەو پێشنیارە بۆ بەڕێستان هەیە داوای لێبوردنتان لێکەم ئەگەر لە تەوەرەگەشتم بچمە دەرەوە ئەگەر بتوانن بەرنامەیە هەشتی ئاوا لەسەر سلفەی ئەقاری ئەوان لە سلێمانی ئەڵێن ڕۆژانە ئەڵێن سلفەی ئەقار نەوەستاوە بەڵام بەداخەوە وانیە لەبەرەوەی ما پێنج یان زۆر کەشت و وەستاوە لە سنتماڵ یە کەشتیان نەکردووە بۆ سلفەی ئەقار. بەڵێ. اینجا ئەڵێن کاکە وڵات لەولا ئەڵێن سلفەی ئەقار نەوەستاوە شتی وانیە بەر نەخێ پێنج یان زۆر کەشتیان نەکردە بۆ سنتماڵ داوا لە بەڕێزانەکەم کە لە خباک خانوبەرە لە سلفەی ئەقار ئەگەر وانیە بەرپرس بدەنەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کارزان لە هەولێرەوە فەرموو کارزان. ئێوارە باش. زۆر سپاس کارزان. فەرموو. زۆر سپاس دەکەین کاکەزان. بەڵێ. کاکەزان بەباشی گوێمان لە دەنگت نییە. کاکارزان بەداخەوە پەیوەندەکەی پشڕا ئاسۆ لە سلێمانیەوە فەرموو کاگاسۆ. کاکە شوانیوارە باش. زۆر سپاس ێوارەت باش کاگاسۆ. دەستخۆشی تەوەرەکە لێکم دیارە تەوەرێکی جوانە. زۆر سپاس دەکەین. بەڵێ فەرموو. تا یەک دوو بە ڕێزباسی تەوەرێکیان کردی لەسەر جەنابی مامزەلار دیارە ڕاستە لەوانەیە ئەویش جێگای خۆی بێکردم کات و ساتە بەڕاستی کەسایەتی دیاری ئەو پیاوە بەڕاستی بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی زۆر گرنگە. ئێمە لێرەوە هیوای چاکبوونەوەی بۆ خوازی لەسەر تەوەرەکەی بەڕێزیشت بەڕاستی لەوانەیە ئێمە زۆر کات بیگەڕێنینەوە بۆ هاوڵاتیان بەڵام بەعام لە مەسئولین و لە شوێنە گشتیەکان بەڕاستی هەموومان لێ بەرپرسیارین. ئەگە ببینی لەوانەیە شوێنێک وەکو مێرگەپان و ئەم شوێنانە کە شەوان پیا بڕۆی وەکو ڕۆژی ڕووناک وایە ئەمە بەڕاستی هەمووی بە هەدەردانی سامانی ئەم وڵاتەیە. هەست کاتێککە گوڵەپێکی زیاد پێەکەی بەڕاستی زەربەت لە خەڵکی کەی واتە ئێمە ئەبێ بەڕاستی سوزارێ مەسئولین لە ماڵەکانی خۆیان دەست پێ بکەن چونکە ئەگەر لەسەر یەکەکەی لەوانەیە کولی ماڵی مەسئولێ بەدەیان بێت و ئەجیزەی گەرمکردنەوەی تیابێت و ئەوجا ئەو شوێنە گشتیانە بەڕاستی ئەمە خۆی هەمووی زەرەرێکی زۆر لە وڵاتەکەی ئێمایەت و سپاسانەکە. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە زەڕاینەوە فەرموو باوکی محەممەد. کاک لەم کاتێک باش. زۆر سپاس باوکی محەممەد فەرموو. کاک عادل دەربارەی کارەبا ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین. بەڵێکی زۆر بودجەیەکی زۆر داهاتێکی زۆر هەتا ئێستا فکر لەوە نەکراوەتەوە چی بکەین. دراوسەکانی خۆمان بکەین ئەردەن وڵاتێکی وڵاتێکی چووکە وەڵڵاهی مانگی لێ بوو میلیارد قەت یەک کارەبا نەبڕاوە. ئێستا گوێم لێیە لە بەرنامەکە خەڵکی ئەڵێ وەڵا کارەبا زۆر بەکاریە و کارەبا نازانم چی و ئەو هەموو پارە و بودجە و داهاتە فکری لەوە ناکرێتەوە فکر لەوە کرێتەوە ئایا کارەبا زۆر بەکارێت. کە برادێک پێش من پەیوەندی پێوە کردیت خۆڵ و خاشاک و ئەوانەیە کرد. والله براد زلامی عاقلمان زۆرە دەوڵەمەندمان زۆرە کە بتوانین ئیش بکات بەس ئایا مەسئول ڕێگەی ئەوە ئەدات کە هەر دەوڵەمەندیە بێوێ ئیش بکات خۆی نەکا بە شەریکی ئیشەکەی سفر کاتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە چۆمانەوە. باشی بەڕێزم. زۆر سپاس کاک سۆران. بەڵێ لە چۆمانەوە پەیوەندێکم بەڕاستی تەوەرەکەت لە جێ خۆی بوو. ئێستا بینین کارەبای قەزای چۆمان کە بەپێکی زۆر سەرچیاکانی گرتیتەوە لەم کاتەدا پێویست نییە کە کارەباکە ئاوهای لێبێ ئەبینین وەکو ترافلایەتی لێهاتیە کەچی ڕۆژانە ئەبینین سەرمایەکی زۆری ئەم وڵاتە هەرچی گازە هەرچی نەفتە بە قەزای چۆماندا دێت بۆ ئێرانە ڕوات نەوت بەرامبەر بە خۆراک کەچی کارەبای ئێمە وەکو ترافلایەتی لێهاتیە لەو ماوەی کە سەفەرێکی ئێرانم کرد ئەو تەلی کارەبایی زمانی شای زمانی خومەینی کە بە بن زەویدا ڕۆیشتە هەر وەکو خۆیتی کەچی پاش 20 ساڵ کە دەوڵەتی بۆ نوعی داوای دەوڵەتی کوردیەکەن بەڕاستی ئێمە کارە ساتەکە لە وڵاتێکی پڕ سەرمایە و پڕنەوت کارەبا بەو شێوە بێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کارزان لە هەزار مێردەوە فەرموو کا کارزان. ئەلو ئەم کاتە باس کاکسوان زۆر سپاس دەکەین کا کارزان. بەڵێ فەرموو.
من دەستخۆشیتان لێ یەکەم بەس ویستم لەسەر تەوەرێکی تر قسە بکەم. فەرموو کاکارزان. لەسەر ئەو کارە قێزەونەی ئەمڕۆکە لە هەولێر ڕوویا بەرامبەر ئەوەم پێداویستی تایبەت. بەڵێ. ئافەرم بۆ پایتەختێکە بەرگەی یەک ڕۆژ خۆپیشاندایەنی قان پێداویستی تایبەت نەکرێت. بەر لە قەو بەر بیان بن و بۆ بارانە بیان من بۆ شوێنێکی نادیار. ئێمە بە چی شتێک بمانەیە ببین بە وڵات ئەمانە حکومڕانی ئەم وڵاتە بکەن. من خۆمە قان پێداویستیەکی تایبەت گریان بێتە بۆ حاڵە. بەڵێ. سپاس بۆ کاکارزان لە هەزارمێردەوە لە هەولێرەوە هاوڕێ لەگەڵماندایە. فەرموو کاک هاوڕێ. هەلو ێوارە باش. زۆر سپاس کاک هاوڕێ. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم ئەستۆرێکی جوانە. زۆر سپاس دەکەین. بەڵێ. بەڕاستی ماوەیەکە لەوەتی باڵێ وەرزی سەرما سۆڵە هاتووە کارەبای هەولێر تەواوەتی پێشۆ و یعنی وەکو پێویست نادرێت بە هاوڵاتیان لە هیچ گەڕەکێک و لە هیچ باڵێ ناحەیەک لە باڵێ دەوروبەری هەولێر. ئێستا من حاليا باڵێ لە ناحەیەک کەس نەزان پەیوەندی دەکەم ڕوا بکەن نێوڕێەوە ڕەنگە زیاتر لە 20,000 بگرە 30,000 کارەبا بڕاوەوە هاتوێتەوە. بەڵام حکوومەت پلانێکی حکومەی نییە بۆ کارەبا وەکو وەزانم ئاماژە پێ دەگرێ و دەزانرێ کارەبایەکی یەک زۆر درراوە بە شاری مووسڵ لە پێناچی دوو کە شارەکەی خۆت کارەبای وەک پێویستی نەبێ دەکرێت کارەبا بۆ دەوروبەر تەوزیر بکرێت یان خۆت بەپارە بفرۆشرێ. سەبارەت بەو برادەرەش پەیوەندی کردوتی ڕێکلام بۆ کەسایەتی دەکەن و نازانم چی بەڕاستی کەسایەتی وەک بەڕێز مامزەلان یعنی شایانی ئەوەیە زۆر 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 لەوەی زیاتری بۆ بێ. زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان و ئێوارە باش. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆی کۆمەڵاتی فەیسبوک ڕۆستەم شوانی دەڵێت بەڕای من زۆر زوو بوو بۆ هاوردەکردنی ئەم هەموو ئامێرە کارەباییانە دەبوو ئێمە کارەبایەکی مستەقر و باشمان هەبوایە ئەو سەبیر لە هاوردەکردنی سبلیت و ئەنواعی ئامێرەکانی تر بکرایە. ئارام جەلات دەڵێت بڕیار بوو یاخود دەڵێت بریاتەوەری ئەمڕۆ قسەکردن بۆیە لەسەر دەستگیرکردن و ڕاودونانی کەم ئەندامان لە هەولێر هەروەها میر چاوسەوز دەڵێت بەڕای من وەک وڵاتانی ئەوروپا با کارەبا لە وڵاتانی تر بکڕین ڕەنگە ڕۆژ زۆر لەوە باشتر بێت پارێکی زۆر بە هەدەر بڕوات بەبێ سوود بینی لەم کارەبایی ئێستا. حەسەن لە خەلیفانەوە فەرموو کاک حەسەن. زۆر سپاس کاک حەسەن. باشە کاکەش کەسۆشی تەوەرەکە پێ دەکەم. زۆر سپاس دەکەین. بەڵێ فەرموو. وەڵاهی بەڕای من ئەگەر هەموو کارەبایی تورکیاش بۆ کوردستان بێ بەشی کوردستان ناکا. بەڵێ. لەبەرەوەی کارەبایەکی زۆر بە فیڕۆ دەدرێت لە کوردستان. خەڵکێکی زۆر دەست بەو کارەبایەوە ناگرێت. 20 کیلۆ زیاد لە ماڵەکان هەڵدەکرێن هەر بەبێ ئەوەی پێویستیشیان پێ بێ. يعني أوش قلنا هيك براستي أجر كهرباء حكومتي تركيا حكومتي هرم لا أوش قوانين يبي تعمل لكهرباء قوانينها أوش طوانا كامل لو خلقي براستي كهرباء كبير ما في رود دريا لزور بي الشارع كان يبروجي صار كهرباء ياكشني تزور بيتو كان يعني بكذا كان زياترين كهرباء يوكردوا يعني أوش قلنا هيك براستي. بەڵێ کاک حەسەن سپاس بۆ پەیوەندەکەت. زاهیر لە سلێمانیەوە فەرموو کاک زاهیر. مرحبا برای گەورەکەم. مرحبا کاک زاهیر زۆر سپاس دەکەین. بەڕێزی برای گەوری. زۆر سپاس دەکەین. ئەو پەیوەندیتانەکەم کردەکە منە ڕاستەخۆ وەرتانگیر لای منەوە. زۆر سپاس دەکەین. بەڕێزی خۆشحاڵین. بەڵێ فەرموو. من وەکو پێشمەرگەیەکی هیچ کێشێکم نیە لەگەڵ کارەبا و هیچ بارودۆنێکیم ژیانەیە بەس هیوادارم ئەوەی کوێی لە دەنگما هیوادارم چاکبوونی مامجەرا لە خوازم من و پێشمەرگەیەک داوا لە حەج لاشەی منە لە حەج شتێکی پێش من مادەم و لە خزمەتیشیە هەم. بەڵێ. من لە خزمەتیان ئینشەڵڵا هیوادارم هەر لەشی ساغ بێ خوای گەورە بۆیە میبێڵێ بۆم هەرێمی کوردستانە لە چای دژنەکانشمان ئینشەڵڵا بە زوویا چاکە بێتەوە ئەوەی گوێ لە دەنگما ئێستا ژەڵێم لەم تەلەڤیزیۆنەوە داواکەم چی پێویست بێ من ئامادەم بەدڵ بەژیان. بەڵێ. لە شێوە ساغ بێ و من سواسی دەستخۆشی لێوەژەکەم بۆ بەرنامەیە هیوادارم سەرکەوتوو بێت. زۆر زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. ستار لە کەرکووکەوە فەرموو کاک ستار. بەداخەوە پەیوەندەکەی کاک ستار پشراوە پەیوەندێکی تر لەگەڵماندایە.
باوکی هۆگر لەگەڵماندایە لە مەخمورەوە فەرموو باوکی هۆگر. السلام عليكم. زۆر سپاس دەکەین باوکی هۆگر فەرموو. كاتب بالنسبة كهرباء مخموس. بەڵێ. كهرباء مخموس يستهلكني محافظة ودي كهرباء كان بسوسات ساعات بالهند ما يعود وطني اسمه ما. بەڵێ. مولدة خليها وكذب من محاسبة أمريكا. وادارين مشارك بيخ نفسي كهرباء كمان وقيمة سلبيهم يحوليه. بەڵێ. سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی نەما لە سلێمانیەوە. فەرموو باوکی نەما. ئەلۆ. بەڵێ باوکی نەما گوێمانە دەنگتە. بەڵام من حەزەکەم بە کوردی لەسەر سێ تەوەر بکەم. بەڵێ فەرموو. تەوەری یەکەمیان بە بۆنەی ئەم نەخۆشیی مامجەلالەوە بەڕاستی کەناڵەکانی ڕاگەیاندن چ لە دەسەڵات چ لە ئۆپۆزیسیۆن شەرمە بووی کە باوا مامەڵەیان لەسەر ئەو لەگەڵ ئەو کارەساتا کرد. ئێمە باواز بنین لە بیری تەسکی حیزبایەتی بەڕێز مامجەلال کەسایەتێکی زۆر گەورەیە. من بە هەموو شێوەیەک دژایەتی پرۆگرام و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم چونکە لەگەڵ فەقینانیە بەس کەسایەتی مامجەلال جیاوازە لەگەڵ بیر و ڕایەکێتیە. شەرمە بۆ سەرکردەکانی کورد کە ئیسێل لە کوردستانان سەرکردەی عەرەب لە پلەی ئاستی فەرز و نزمدا سەردان یەکەن سەرکردەکانی ئێمەش لێرە ئەوە ئاستیانە و لەسەر تەوەرەکەشی کارەبا ئێمە ئەبێ لەگەڵ یابانە چیمان فەرق بێ. ئەمان لە یاساکانە بەراوردمانەکەن بە وڵاتانی تر لە پارەدانە گوێیان لەوە نییە. هەندێک کەس دەڵێ کارەبا لە وڵاتان ئاوایە و یەکێک بڵۆ بکەم کاتەوە تۆ باسی 100,000 بەرمیل نەوت دەکەی با 24 ساعتیش کارەبا بێت 30,000 لە خەڵگەسەنی بەرمیل لە نەوت ئەی خەڵک بەچی خەڵکی ڕەش و ڕوود بەچی چی بەکاربێنێت. تەوەری دووەمیشیان داوات لێ یەکەم من مەمنونی کەناڵی نادیا بم کەسایەتی مامجەلال کەسایەتێکی گەورەیە بەیانی بەرنامەیەکی تایبەتی لەسەر بکە لەسەر ڕۆڵی گەورەی مامجەلال لەسەر ئاستی کورد و ئێقلیمی و هەرێمی و ئاسیایی دابزانە خەڵک چ ڕێیەکیە باوەڕ لە بیری تەسکی حیزبایەتی بێنی چونکە کەسایەتی مامجەلال زۆر پێویستە لە ماوەی 27 شەوە هەفتەیەکە بوو 20 شەوە بوو گەڕایەوە بەخا هەمومان نەزانین چ ئیستیقراریەک لە بەخا و لە کوردستانە چی دروست بوو. دەست خۆش بە تەوەرەکەت. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕێباز لە ڕزگاری. فەرموو کاک ڕێباز. باشی زۆر سپاس کاک ڕێباز. بەڵێ. برای وڵی یارێکمان بەرنامەکەت. فەرموو کاک ڕێباز بەباشی گوێمان لە دەنگیش نییە کاک ڕێباز. وڵات مەبەستمەوە بدام کە پارەی کارەبا بۆ گشتی وەکێک نایەت ماڵی وایە تەنیا سێ گڵۆپی 50,000 بۆ دێتەوە ماڵی وایش بریتێ داگی سێنێکی زەر و هەموو ئەداواتێک داگی سێنە 10,000 بۆ دێت. بەڵێ کاک ڕێباز. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک. دیاری دەڵێت ڕێگە لەو بازرگانانە بگیرێت کە ئامێری گەرمکەرەوە دێنە ناو هەرێمی کوردستان. هەروەها ڕێزان محەممەد دەڵێت بەکارنهێنانی لە ڕادەبەدەری ئامێرەکانەوە و زیادکردنی سزا لەسەر خەڵک. یاسین محەممەد دەڵێت بۆ ئەوەی سوودمەند بین پێویست دەکات حکوومەت لە ڕیشەوە بگۆڕین یان نەیگۆڕین وەزیری سامانە سروشتەکان و دەرنین. بەڵێ وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان بەرزان لە هەولێرەوە. فەرموو کاک بەرزان. زۆر سپاس کاک بەرزان. بەڵێ فەرموو. زۆر سپاس دەکەین. حەزەکەم پێشکی لە ڕێی شاشە جوادەکەتانەوە کە زیاتر ئێستامتان بەو مۆزوعی سەرۆک کۆمارداوە هیوای لە شتاهی بووە خوازم بۆ سەرکردەی مێژووی سرا تاڵەبانی هیوای چاکبوونەوەی برای بەڕێزم کاتشوان بەنسبەت کارەباوە. کارەبا ئەگەر بهاتەوە بە سیستەمێکی عیلمیانە تەوزیع کرابە و دروست کرابە و تەوزیع کرابە ڕەنگە ئەمڕۆ ئێوەش ئەو بەرنامەیەتان لەسەری نەکرابایە بەڕاستەڕێ ئەڕۆیش هەموو کەسەوە بە یەکسانی کارەباکەی وەرەگرت. بەڵام ئێستا کاک و ئێستاکە حکوومەتی هەرێمی کوردستان نەمەوتەمە بە دروستکردنی کارەبا بە شێوەیەکی کارۆمایی میکانیکی بێتن. ئەو بودجەیە بۆ تەرخان نەکردووەکەوە وەک پێویست بێتن لەسەر بەڵکەی ئەو تەوزیعات جغرافیە کە گەورە شارەکان گەورە بوو ساروسەی گەورە دروست بۆ شارەکەی دروست بۆ شت دروست بووە. دیارە ئەسمە ئەو ئەسمە هەرمێتەوە بەڵام لەگەڵ ئەوە شارەکاندا کاک و ئێستاکە فیدەری تایبەت هەیە. ئەو فیدەرە تایبەتانە هەندێک کەس کارەبای لێوەرەگرێت ساعتە کارەبای هەیە بەڵام خەڵکی
کارەبای نییە یاخود هەندێک شار ئێمە لە سەمێر ئێستا تەماشاکەن شەو و ڕۆژ شارێکی لەوەی وەکو ڕست بە لەحظە کارەبای نابێتەوە بەڵام وڵانەکان و وڵاتانی هەولێر هەندێکیان وەک ئەفغانستانن تاکو ئێستاکە کارەبای تیانە ئەوە فەرق و شوازیە لەوەدا هیچ عەدالەتی تیانە باوەڕی بەڵێ کاک بەرزان بەباشی گوێمان لە دەنگت نییە سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاک بەرزان لە هەولێرەوە نەوزاد هەر لە هەولێرەوە فەرموو کاک نەوزاد بەڵێ دیارە پەیوەندەکەی کاک نەوزاد پچڕا کارمەند لە سلێمانیەوە فەرموو کاک کارمەند ئەو کاتە واز براکەم زۆر سپاس کاک کارمەند بەڵێ فەرموو وەڵاهی براکە من داواکاریەکەم ێ دوورم لە تەوەرەکەیەوە بەڵام داواکاریەکەم ئەوە بکرێ مەمنون بەڵێ فەرموو کاک وەڵاهی داواتان لێکەی وەکو کوردێکی بە شەرەف وەکو کوردێکی دڵسۆز بەرنامەیەک رە بخەن لەسەر ژیانی بەڕێز مام جەلال بەڵێ بۆ ئەو نەخۆشی کە دروست بۆ بۆ زەناوی بەڵێ چاوەڕوان من کاک کارمەند بەم نزیکانە بەرنامەیەکی تایبەت بە ژیانی سەرکۆماری عێراق پەخش دەکرێت لە NRT-ەوە ڕاستەکە وەڵاهی ئیجبار وەکو کوردێکی دڵسۆز بیکەین بە بۆنەوە هەموو خەباتی کە کردوویەتی جەنابی بەڕێز مام جەلال بەڵێ زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت ئاری لە چوارقڕنەوە فەرموو کاگاری چاکە و کارە باش زۆر سپاس کاگاری بەڵێ باشی برای بڕێت کاکە بەنسبەت کارەباوە کارەباکەم وا بێەوە خەتای حکوومەتە دەگەی بە سەدان تاگەر لەو ڕێیانە دەڕوات بەڵام بەڵێ کاگاری گوێ دەدەنگمانە کاگاری بەداخەوە پەیوەندەکەی پچڕا ڕێباز لە سۆرانەوە فەرموو کاک ڕێباز دەم باش کاکە ڕێباز فەرموو دەستخوشیە بەرنامەکەت بکەم زۆر سپاس دەکەین سەرەتا ئەس داخەڵ زیاد چاق بووێەوە بوو سەرک مام جەلال دخوازم بەڵێ وڵاهی کارەبا لێرە هیچ باش نییە اینجا ئەس هیویدارم لە حکوومەت هەرێما کوردستانی کارەبای وەکی وەرزی هاوینی لێ بکەتەوە چونکی وەرزی هاوینی کارەبا گەلێک باشە بەس لێ زستانی باش نییە بەڵێ بەێ دەست خوش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هۆزاک لە چەمچەماڵەوە فەرموو کاک هۆزاک ئەم کاتێ باش کاکشان چۆنی زۆر سپاس کاک هۆزاک ئەحواڵە چۆنە قوربانیان زۆر سپاس دەکەم قوربانیان دەستخۆشی تەوەرەکەتان ێنەدارە ئێوە ڕۆژ بە ڕۆژ تەوەرەکانتان بەرە و عقارێکی بەرتر دەڕوا بەڵام من لێرە مەسەلەی چۆنیەتی کارەبا بگەوەتە بۆ دابینکردنی بۆ هاوڵاتیان من گەڕم بۆ دوو خاڵ خاڵی یەکەم پلانیان کەمە بۆ زستان پلانیان کەمە دووش خاڵی دوم بەڕاستی خەڵکی مەسئولینی شارەکانی تایبەتی چەمچەماڵ و هەولێر لەوانەیە بڕە چراغانە ئەوەش حسابێکیکەیە بەڵام لەم تەوەرەی جەنابتانیشەوە هەندێک برادر ئاماژەی بەکرد بۆی دەبارەی بەڕێز مام جەلال کە حاڵی تەندروستی تۆزێک ناجێگیرە بەڕاستی دەبێت ئێمە هەموو کورد وەکو قائیدێکی لە تەمەنی 15 ساڵ و دەستیداوە خەبات و کێکۆشان بەبێ بستانەوە دەبێ هەمومان بەڕاستی بەفەرۆشین بۆ ئەوەی کە تەوەرێکی تایبەتی خۆی هەبێت دوو هەمان بەڕاستی لەم کاتی ساتەدا ئێستا ئێمە دەیبین ئێستا ناو کەشتێکی کەشتیوانین ئەگەر خوانە خواستەشتی ئەو کەشتی لەوانە نەغڕوبێت اینجا من بەڕاستیەکەی مەبەسم ئەوە بۆ ئەو برادرانان دەستخۆشی لەوان شەکەم بۆ مەسەلەی مامجەلا بەفەرۆشن دەبێ هەموو کورد بەفەرۆش بین مەسەلەی تەوەرەکەتان یعنی بەڕاستی من ئومێدم هەیە لە تەوەرەکەتان و ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاقاری بەستور و چاکر بڕۆن وازاکە سیاست بێنین بەڕاستی من ئەمەی مامجەلامیش بەڕاستی ناچمە ناو سیاستم مامجەلا لە تەمەنی 15 ساڵی خەری ئەبات پێبژن بەبێت تانە دەبێ هەمومان بەفەرۆش بین بۆی زۆر سپاسانە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سامان لە سلێمانیەوە فەرموو کاک سامان کاگە شوانجان باشی زۆر سپاس کاک سامان خۆشی و بەرنامە جوانە لێکم زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو ڕاستی گوتەوەرە جوانانەی ئەم بەرنامە جوانانەی کە پێشکەشێکن بەڵێ من بەنسبەت کارەبا ئەمە سەردەمێکە بە حساب سەردەمی پێشکەوتووە بەڵام بەعکسەوەی مەگەڕێنەوە بۆ ساڵی نەوەکان نازان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە کشین بەس بیەک شتەڵێم کاگەش ئەمزانم مەسئول یا بەرپرسیشی ئەم شارە خۆیان ڕۆژێت دەقەیە بە بێکارەبا دانیشن یا ئیدارەکەن وەکو ئەو میلەتە یعنی بەڕاستی ئەمە وەزع نییە وا بڕوانی ئەو خەڵکە بەتەواتی بێزار بووە لە هەموو بە هەموو شوێنە لە کارەباوە لە هەموو شوێنەوە لە هەولێرە
ئاواز کاتی بەو کەم ئەندامانە لە هەموو شوێنێک گرتی دادمەزانن یعنی نازانمانە چۆن حیزب بەڵە سپاس بۆ کاکسامان لە سلێمانیەوە لەشکر لە بتوێن فەرموو کاک لەشکر باش کاک شوان زۆر سپاس کاک لەشکر فەرموو کاک شوان پەرویدە بۆ تەلەفۆن دەکەم خۆشحاڵین کاک لەشکر فەرموو وەڵا کاک شوان ئەوە عامودەکانی بندیژە هەمووی بەڵێ کاک لەشکر کارەبایەکە زۆر زەعیفە بەڵێ دەباش کاکە سپاس سپاس بۆ پەیوەندەکەت باوکی شوێنەیە لە چەمچەماڵەوە فەرموو باوکی شوێنێ ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاکە دەستخۆشی بۆ بەرنامەیەتان یەکەم زۆر سپاس باوکی شوێنێ بەڵێ بەڵام سەرکێبینیەکم هەیە فەرموو بەنسبەت ئەم ئیزاعە کوردیانە و تەلەڤیزیۆن و کەناڵی سەتەلایتە کوردیانەی خۆمانەوە بەڵێ ئێستا شەخسیەتێکی گەورەیەک و بەڕێز مامجەلال نەخۆش کەوتووە یعنی هەر هەمویان بەپەلە سەر کۆمار نەخۆش کەوتووە لە باتی خاستن وەسفی سەلای مامجەلال بکەن کە پیاوێکی وەک مامجەلال لە بڕای من و زۆربەی خەڵکدا نەک لە ناو کووردا بەڵکو لە هەموو عێراقدا جارێکی تر دروست نابێتەوە ئەبوایە ئێمە هەموو کورد و عێراقیەکان دوعای زوو چاکبوونی بۆ هەواڵی بەڕێز مامجەلال بخوازین و هەڵدەین مامجەلال خۆی لە ئەسراوە لە جیهاندا بەڵام هەموو کورد بیاش بیناسێ و ئەو دەنگە ناخۆشانەی کە لە کوردستانەوە هەندێک جار گشت بە شەخسیەتی مامجەلال قساکەن حەقیە قسە بکەن و هەموو کورد ئێمە ڕێز لە مامجەلال بگرین چونکە ئەوەی کە کوردی ناساندا هەموو جیهان هەرە زۆری لە 180 هەوڵەکانی هەوا مامجەلال بوو بەڵێ و مامجەلال ئەگەر نەبووە ئەگەر خوا بۆ ڕۆژەکە مامجەلال شتێکی لێبێ تەنانەت من بڕام بە عێراق نامێنە عێراق تێک دەچێت سەر لە چۆن عەرەبەکان پێیاوەن سەمامی ئەمانی عێراق و عێراق تێک دەچێت و کوردستانیش تێک دەچێت و هیچ کەسێکی جێگەی مامجەلال نابێت بۆ رێوەشکردنەوەی وەزەی عێراق و عەقلیوین زۆر باشە بەڵێ سپاس بۆ نووسەرێکی بەناوبانگی وەک حەسەن عەلەوی ئەوە دەستم خەڵم ناگرێ و ناتوانم لە ئیزاعەکانەوە قسە بکە و گریانم دێ کە باسی نەخۆشیەکەی مامجەلالەکەم گەورەی بەرجعی شیعە عەلی سیستانی کوڕەکانی هاتوونەتە سەر خەر لە خوا پاڕێنەوە مامجەلال چاک بکرێت نوری مالکی بە هەموو درندایەکی و دژایەتیکردنەوە هەر دوێ لە شۆ سەردانی با مامجەلالی کرد لە خەستخانە سەرۆکی تورکیا خۆی هەموو شتێکی دەبڕێت پێشوازیکردنی لە مامجەلال هەموو سەرگەورەکانی وڵاتەکانی جیهان و دەوروبەرمان ئەو هەموویانێ بۆ مامجەلال بەڵام سەرکردەکانی ئێمە ئێستاش دانیشتن لە کوردستانەوە یەکێکیان نەچوو سەردانی بکەن لە بەغا ئەبوایە ئێستا هەموو دەبوەستان لە بەردەمی خەستەخانەکە لە بەغدا بۆستان و چاوەڕێی هەواڵ مامجەلالیان بکردایە و چیزی وستا بۆ مامجەلال خوا فیدا بکردایە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ باوکی شوێنەیە لە چەمچەمان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هۆشەنگ لە هەولێرەوە فەرموو کاک هۆشەنگ بەڵێ ئەو کاتە باش زۆر سپاس کاک هۆشەنگ بەڕێزی زۆر سپاس دەکەم کاکە تەوەرێکم لەسەر مامەجیانە فەرموو کاک هۆشەنگ بە کورتی بەڵێ سپاس دەکەم کاکە من مامەجیان ئیتر هەموو ڕۆژە نام نەخواتە لە بۆ مامەجیان بەڵێ کاک هۆشەنگ مامەجیانم زۆر خۆشە ئیشاڵڵا عەمری من بۆ ئەوە بێت قوربانی مامەجیان بم ئیشاڵڵا هەموو کاتێک بە زووتری کات تاکە بێتەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک سەبارەت بە تەوەری بەرنامەکە مەلا کۆماج دەڵێت هۆشیارکردنەوەی حکوومەت وە خەڵکیش چونکە کارمەندی حکوومەت دوای دەوام ئامێرەکان ناکوژێننەوە دلێر شینۆ دەڵێت هەستکردن بە بەرپرسیاتی و دانانی پلانێک لەلایەن وەزارەتی کارەباوە بۆ ئەوەی 100 گەرمکەرەوە بەکار بهێنرێ و سزای زیاتر بێت لەوەی 2 گڵۆب سەرف دەکات سزاکەش مادی و سجن بێت بەڵێ پەیوەندی تر لەگەڵماندایە عەتا لەگەڵماندایە فەرموو کاک عەتا بەداخەو دیارە پەیوەندەکەی پشڕا هوشیار لە بیارەوە فەرموو کاک هوشیار شو باش کاکشمان زۆر سپاس کاک هوشیار هەر لێرەوە حتا بەغا بە قوربانی مامجەلال بم
بەڵێ ئیشەڵا چاکە بێتەوە کورد هەموو چوار پارچەکەی کوردستان چاوەڕێ هیمەتی خۆش چاکبوونەوەی مام جەلالە. بەڵێ مام جەلالمان نەبێ ئەمە بێ باوکی و کەسمان نییە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عوسمان لە کەلەکچیەوە. فەرموو کاک عوسمان. ئەم کاتت بەر بە قوربان. زۆر سپاس کاک عوسمان. فەرموو. بە نسبەت مام جەلالە وەڵڵا ئێمە دەخوازین هیوای چاکبینەوە بوو مام جەلال دەخوازین بە ڕۆح و بە گیان خۆمان دەکەین بە قوربان مام جەلال بەس مام جەلال تایبێتەوە. ئێمە ئەوە دەخوازین مام جەلال هیوادارین کە مام جەلال نەکرد بکرێت بۆ دەوڵەتی ئۆرنپەوە نەک لە بەغدا لە ناو دوژمنی خۆی دانیشتەوە لە نەخۆشخانە دایانناوە بۆ دەری ناکەم بیوان بۆ شوێنێک لە دەرەوەی وڵات خۆمان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کامەران لە دهۆکەوە. فەرموو کاک کامەران. ئەم قەدەتان باش. زۆر سپاس کاک کامەران. فەرموو. دەربارەی وەزعی بەڕێ سەر کۆمار ئێمە لە دووکەوە نیگەرانی لە وەزعی داوای هەرزوو چاکبوونەوە بۆ دەخوازی لەخوا دەپەڕێنەوە تەمەنی درێژ بێت. ئێستا ئێمە هەموو کوردێک پێویستیمان بە کەسانەکەیە کە وەکو بەڕێز مام جەلال ئێستا زۆر زۆر دەوری گرنگ دەبێت لە بەغدا پێویستیمان پێ لەو کاتەی ناسک بەکە نەبوو کورد زۆر گرنگە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. زۆر سپاس بۆ کاکامەران لە دهۆکەوە. جەلال لە باریکەوە. فەرموو کاک جەلال. زۆر سپاس کاک جەلال. چۆنی کاک شوانگیان باشی؟ زۆر سپاس دەکەم. بەڵێ فەرموو. کاک شوانگیان هەر لێرەوە هەتاکو بەغا ئێمە بە ناوی خۆمان و هەموو پێشمەرگەکانی یەکێتیوە بە قوربانی یەک سەعاتی مام جەلالەوین. زۆر زۆر سپاسی کەناڵە جوانەکەی ئێوەش ئەەکەین بەڵام بەداخەوە بۆ کەناڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و حیزبی سۆسیالیست و هەموو حیزبەکانی تر ئەوایە لە دوێنێوە دەستە و ئەژنۆ سەرۆکەکانی ئێرە بەرپرسەکانی هەرێمی کوردستان هەر هەمویان لە بەغا دەستە و ئەژنۆ لە خوای گەورە بپاڕیانایەتەوە بۆ چاکبوونەوەی هەواڵ مام جەلال بەڵام بەداخەوە هێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن قسەی زل و گەورە ئەکەن هەموو عارەبەکان بە ڕێزمالیکیشەوە بە بەڕێز سستانیوە دەسە و ئەژنۆوە ساون بۆ پاڕانەوەی هەواڵ مام جەلال لە خوای گەورە چاک ئەپارڕێنەوە کە چاک بێتەوە بەڵام بەرپرسەکانی ئێمە ئەوایە ئێستا لە بەغا بەپێت بەڵێ کاک جەلال. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ پەیوەندەکەت. ئەحمەد لە دهۆکەوە. فەرموو کاک ئەحمەد. دەم باش کاک شوان. زۆر سپاس کاک ئەحمەد. بەڵێ فەرموو. ڕێگای کەناڵێتە ئەم هیویتکن هیویش خودێتکن و هەمی کوردێت عێراقی و هەر چار پارچە دوعا بکن خودێ سەحەتا مام جەلال بزبرین بەو باش بکتن خودێ عەمرەوی درێژ بکتن مام جەلال پیاوەکی سیاسیە شۆڕش گێرە بۆ ملەتی کورد و ئەو کاودانەدا زۆر 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 مهمە بۆ کورد و بۆ عێراق زۆر دوعا بکن پیر و جوان قۆرت و جاهێل دوعا بکن مام جەلال سەحەتای خۆش بتن بۆ ئەو کاودانەدا زۆر زۆر مهمە زۆر گەری کووردا دوعا بکن. بەڵێ کاک ئەحمەد زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت. باجەڵان لە مەخمورەوە. سلااو ڕێزمێ دەستخۆشی لە بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس کاک باجەڵان. سەرەتا هیوای سەلامەتی و چاکبوونەوە بۆ بەڕێز مام جەلال دەخوازی هیوادارین بە زووترین کات ئەو لەوەش سەرکرد لە نەخۆشیەکەدا چارەسەری بۆ بکرێتن و سەلامەت بێت. بەنسبەت تەوەرەکەت کارەبای نیشتیمانی چی بکرێت بۆ ئەوەی سوودمەند بن لە کارەبای نیشتیمانی. حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت چارەسەری ئەم کێشەیە بکات بەوەی کە مانگانە نەوت دابین بکات ئەو زەختە لەسەر کارەبا نەمێنێ وەکو سۆبەی کارەبایی وەکو شێوەکانی تری گەرمکەرەوە کە احتیمالی لەسەر کارەبا دەکرێتن لەبەر ئەوەی بێتە هۆی کەمی کارەبا لە وەرزی دستان لە وەرزەکانی تر دەبینی کێشەمان نییە بەڵام لە وەرزی دستان کێشی سەرچیمان ئەوەیە کە کارەبای نیشتیمانی کەم بدێت و بە هۆی بەکارهێنانی کارەبایەکی زۆر لەلایەن خەڵکەوە کارەبا صرف دەکەن بتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت نەفت دابین بکات ئێمە وەکو ناوچەی مەخمور مەشمول نینە بە دەرهاوینکردنی لەوتە و کارەبایەکەش تاکو ئێستا کە دەدایە مانچی پێی ساڵی ڕۆیشت بۆمان بێت بەستا ئێستا کە بۆمان ناتوە چاوەڕێ دەکەین کارەبامان بۆ بێت هیواخوازین کە بە زووترین کات ئەو کارەبامان بگاتێ
لە وەرزی وشکان تاکو استفادە لێ بکەین و قەزای مەخمول وەکو گوندێکی تاریک و بەڵکو ڕۆناچی بکەنەوە هیواخوازی داواکانی لە حکوومەتیاری کوردستان کە بە زووترین کات ئەو کارەبایەمان بۆ بگەێنێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت حاجی لە چەمچەماڵەوە فەرموو کاک حاجی. باشی براکەم. زۆر سپاس کاک حاجی. سەوبال باشی. زۆر سپاس دەکەم. بەڵێ فەرموو. لە دوێنێ خۆ نەخۆشین خەڵکی چیمەنە رەمەمان لەدا هەواڵی بەڕێز مامجەلال. بەڵێ کاک حاجی. پڕبەدە و دوعای خێری وەکەین هەر هەمومان دوعای سەرکەوتی وە خوازی ئینشەڵا خوا هیدایەت یەدا لە من کەمەکاتەوە ئەجێدەبان ئەو. بەڵێ سپاس. من کەم کاتەوە جێدەبان هەواڵی بەڕێز مامجەلال. بەڵێ سپاس بۆ کاک حاجی لە چەمچەماڵەوە کاوە لە سلێمانی فەرموو کاکەوە. کاکە شەو باش. زۆر سپاس دەکەین کاکەوە بەڵێ فەرموو. کاکە گیان سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێغەم. زۆر سپاس دەکەین. کاکە گیان ئەوەتەی دانیشتومە دیا بەرنامەکەدەوە هەچی پەیوەندی بە جەنابتۆ کردووە بەس باسی هەواڵی بەڕێز مامجەلالی کردووە. ئاساییە ئازادن لەوەی باسی چی دەکەن کاکەوە بڵێ. بەڵێ ئەوای لێوارەوە هەر بۆ تەرخانە کردا ئەم شەو بدا بنایە بۆ بەڕێز مامجەلال نەک بۆ باسی کارەبا کردایە باسی شتیشیکە کردایە. بەڵێ. ئەوە ئەم شەو بۆ تەرخانە کردایە بۆ هەواڵ مامجەلال بزانێ خەڵکی داوای چیەکەن دوعای خێری بۆکەن هەموو کوردستان خەمخۆری ئەوە. زۆر باشە کاکەوە ئەمە ڕێگەماندا بە زۆر لە بەشداربووان قسەی خۆیان کرد ئەگەر تۆش قسەیەکەتە بێ فەرموو. نام بەسەرهات ئەو ڕخنێمە بۆ پێشنیارەمە بوو کە ئەم شەو باید تەخان کردایە بۆ هیوادارم زۆر سپاس بۆ ڕخنەکەت. سپاس دەکەن سپاس بۆ ڕخنەکەت لە سەرۆی کۆمەڵاتی فەیسبوک. عمەر ئەشکەنە دەڵێت پێویستە خەڵک ئامێرە کارەبایەکان لە بری سوتەمەنی بەکار نەهێنێت و هەز بە بەرپرسایەتی بکەن. هەروەها شێوە عەبدوڵڵا دەڵێت پێویستە وەک هەموو شتە بەرنرخەکانمان کارەباش بە نرخترین سامان بزانین. فواد عمەر دەڵێت پێم وابێ دانانی سزا بۆ ئەو کەسانی کە زیاد لە پێویست کارەبا بەکاردێنن و خەڵک هۆشیار بکەنەوە لە بەکارهێنانی کەمی کارەبا تاکو هەمووان لێی سوودمەند بن. دیلمان یاڤاری هەڵەبجەیی دەڵێت پێویستە حکوومەت پلانێکی جددی دابنێت بۆ ساڵ نوێ. عەباس کوردی نووسیوێتی بەڕاستی کارەبا زۆر خراپ بووە بۆیە داوا دەکەین کارەبامان بۆ چاک بکەنەوە. لاوێن عەبدوڵڵا نووسیوێتی تەنها پێویستمان بە هۆشیارکردنەوە و بە پێی پێویست کارەبا بەکاربێنێت بەڕێزان تا سبێنێ هەمیشە لە خۆشیدا بن.